بەڵێ ئێمە هەموو کات لەگەڵ ئازادی بووین، هەموو کات لەگەڵ پێکەوە ژیان بووین، هەموو کات دژی مرۆڤ کوشتن بووین. ئەنجا بە تایبەتی دەستدرێژیکردنیش بۆ خاک و نیشتیمانەکەمان ئەمە بەڕاستی قەدەغەیە لێرە. بۆیە ئێمە بۆ خۆمانەوە پشتگیری لەم کەمپینە ئەکەین و بەشداری ئەم کەمپینە ئەکەین و داوا لە هەموو مرۆڤ دۆستێک لە جیهان کە دژی شەڕ و کوشتن و خوێن ڕشتنە داواکەین کە بەشداری ئەو کەمپینە بێت، چونکە وەکو خوا ئێمەی دروست کردووە مرۆڤبوونی لە پێش هەموو شتێک دروست کردووە، ئەنجا خاک و نیشتیمان دێت، ئەنجا دەوڵەت دێت و نابێت بە ناوی هیچ شتێکەوە مرۆڤەکان بکوژرێن و نابێت بە هیچ شێوەیەک بە ناوی هیچ شتێکەوە دەستدرێژی بکرێتە سەر شارەکانی دراوسێ و سنوورەکانەوە. ئێمە دەزانین تەنها مۆزوعی تورکیا بەکارهێنانی کورد وەکو وەرەقەیەک بۆ بردنەسەری مەرامەکانی خۆی لەلایەک کورد بە تیرۆر ئیرهاب بکات، لەلایەکی ئیرهاب ناودەبات، لەلایەکیش ئاوی دیژلە و فورات دەگرێتەوە، لەلایەکیش سنوورەکان داگیر دەکات، لەلایەکیش کەرستە و بەروبوومی ئەکسپایر و دەرماناوی خراپ دەنێرێت. لە هەموو لایەکەوە هەوڵەکانی بۆ شکستی هێنانی گەلی کوردستانە، بەڵام گەلی کوردستان بە ئازایەتی خۆی بە یەکگرتن بە ئازایەتی بە پێکەوە ژیان بە قەڵەم بە نووسین ئەم دژی ئەم بەرهەڵستیانەی بە ئەم دەستدرێژانەی تورکیا. بۆیە داوا دەکەم دیسانەوە کە شەڕی تورکیا بۆسێنن لەسەر شاخەکانی کوردستان، کورد کوژتن نەیەڵن و داوا لە گەلی تورکەکەم ئەو گەلە بە شەڕەفەی تورکیاکەم دژی حکوومەتەکەیان هەستن کە ئەوانیش کوڕی خۆیان بە کوش نەدەن لە پێناوی شتی هیچ پوچ و باتڵەوە. ئێرە ون زانن ئێریشی لەسەر خاکی کوردستانجی عالی دەوڵەتی تورک gelek cih dagir kiriye, gelek gund vala kiriye, gelek şehîdî me hene muxabil ev îşa zor tiştek naxweş em dibînin, hêvîdar dikin ku em bin ey Xwedaya romaz da ku bibe rûjekê şadî, rûjekê wekhevî ku vegerin ser fikrê rast li ser axaftinê baş, li ser xebatekê baş ku em destî hev bikin wek li nav mantiqayekî hemî wek biratî bijîn, hemî wek hevî bijîn. Ferqî nekin çi kesî ewa wek em wek mirov bibînin. Bo ewa em li êre wek vî münasebetî bangezê me bu hemî dunyayê de wek rêxereweyî navnetewî, wekî Umma Mutehîde, wek em bibîn xelkekî dewletekî ewî mazin ku bibin وسیلک بۆ ئەv منطقه بوومە ڕامان بکەن، بوومە تەوا بکەن، خلاص بکەن ji vî وەضعیمایە تێدا. ئێمە هەلوەستی me xuya ye، yani pêşî ew axaftina me kirî niha jî em dikin. Her kes xebat û karekî baş bike bo ev mirovatiyê, bo wekheviyê, bo rabûnê zilm û zorî li ser xelk ême piştgirî dikin. Her kî dê bibe bibe li ku zilm hebe me dijyetiyê wî dikin, li ku tunebûn û kuştin hebe me dijî wî ewan e. Bu ewa axaftinekî pêxember zerdeşt heye dibêje li tariyê de em şemşêr şûr nakşînin, belku em mûmekê didagesînin, mûmekê hil dikin. Em ew nûra her kesî nûrê bû me bikin, em piştgirî didin û çî ji me were xwestin em xizmetî wî îşî dikin.